تۆڵی بیخوات گۆرەی پێڵێم فێری گۆرانی ئەورامیە بی تۆ خۆبزانە چی لێ من باتەقیکە بۆ جارێ لە مەحشی پیازەکەەوە ئەمە ترشیاتە وڵی زۆر نازان دیارە ترشە دەنگم خۆش نییە هۆرەکەمەوە ئێستا نەنا من پێ بڵێم ڕۆحی گۆشتەکەم بەقیمە ئیتر ینی شتەکە ئەوە نییە من بڵێم شتێکی تری تێکەڵەکەین و لە ژیانیش ماوا فێر کراوم کە خیانەت لە هیچی شێ ناکەم لە تەمەنی مناڵیشمە شاگردی هەر کەسێک بوو بم بە عشقەوە ئیشەکەم کردووە حەزیشم نەکردووە کە یەک بە شەریخوا پێم بڵێ ئەوە بکە یەک جار پێوتم هەموو ئیشەکانم کردووە هەتا خەڵک وایە زانی یا من کوڕی خاوەنی ئیشەکەم یا خاوەنی ئیشەکەم ئەو نە بە دڵسۆزیشم کردووە باوکم وا فێری کردم دایکم وا فێری کردم قەت دەست نەبین بۆ شتێک کە ئیشی ئێمە نەبێ و خیانەتی لێ بکەین قەتیش خیانەتی لێ ناکەم ئەو گۆشتە ئەگەر زەرریش بکەم لەو گۆشتەیە من هەمیشە لە بەرنامەکانی تری شاوتومەوتومە عشقم ئەوەیە کە کەسێک دێت بۆ لام گۆشتەکەی بەدڵ بێ کەبابەکەی بەدڵ بێ ئەوە عشقم پارەکە نییە